والله جا ڕووداوەکە ئەمە تەبەن بە قەدەری خوای ئەزانین هەر شتێک لە لایەنی خواوە بێ ئێمە بە نیعمەتێکی گەورەیە دەینە خەڵم ئینشاءالله. ئیترەوە بەیانی ئێمە ڕۆیشتین بە حسابی ئەوەی هەتا ماوەت بچین وەکو سەردانێک ئەو کوڕە بیهێڕم، بەڵام قەدەری خوا وارێکە و وەختی نوێژی نیوەڕۆ ئەمانە بوو کومان با بچین جارە نوێژەکە بکەین ئەنجا ئەچین بۆ ماوەت. ترخوای گەورە وای مەیل لەسەر بوو لە شوێنێک لاماندا لە مۆکەبە ئاوی لێبوو. ئیتر ئەم کوڕە چوە ئاوەکەوە هەرچەند هاوارم لێ کرد باگم کرد کوڕە وەگەڕێ دووسێ جار گەڕایە وەلای من و قاقا پێکەنی. ئیتر ئەم جارەیان لە کاتی گەڕانەوەیان نەیتوانی فریان نەکەوت. ئینشەڵا ئومێدم هەیە خوای گەورە لە بەهەشتەکەی خۆی دابی حەسێنێتەوە بەڕاستی ئەو کوڕم دەوری 14 جزء قورئانی لەبەر بوو. ئومێدی زۆرم بەوە هەیە ئەڵڵا لە بەهەشتەکەی خۆی بیحەسێنێتەوە. یاخۆی ئەوە بەخێر بێ کاکی زۆر سپاس. بەڵێ تۆزێ نەخۆشی دەرونیشی هەبوو ئەرێ وەڵڵا بەس ئیتر ئەو کوڕە حەو پشتی من بوو ئەوەندە متەقی بوو ئەوەندە بۆ خوا سوبحان لە تەمەنی ژیانە نە بە دایکی نە بە باوکی غەڵەتێکی نەکردووە.